لە ئێستادا بەداخەوە زۆر جار گوێمان لەوە بێت لە زۆرێک لە عیلەکان بەلانی کەمەوەیەکی دوودانە لە پەیوەندی هاوسەرگیریەکان شکستی هێنا و جیابوونەتەوە یاخود بۆ نمونە لە ئێستای زۆر گوێمان لێبێ لەناو زۆربەی زۆری خێزانەکان کێشە و گرفت هەیە کێشە ئاساییە ئەمە بەشێکە لە ژیان چونکە ئەم کێشانەش نەبێ زۆر جار جیاوازەکە بەڕاستی ئەمە هەیە بەڵام زۆر جار ئەم کێشانە بە چارەسەر نەکراوەی ئەمێنێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئیتر ساردبوونەوەی دروستەکە لە نێوان هاوسەران ئەم کێشانە بەڕاستی ئەبێت چۆن چارەسەر بکرێت ئەمە ئەو بابەتەیە ئێمە بە میواندارەتی زۆر بەڕێز ئازاد جەلال ڕاوێژکاری خێزان ئەمانەوێت زیاتر گفتوگۆی لەسەر بکەین کاک ئازاد سڵاوە لەبێ زۆر بەخێر سڵاو لە بەڕێستان سڵاو لە بەڕێزکاریڕۆنیان خزمەت بەڕێزت خۆت بەردەوام ڕۆژانە ڕوبەڕوو ئەبیتەوە کەوتنت هەیە لەگەڵ ئەو خێزانانەی کە بەداخەوە لە نێوان هاوسەرەکان کێشیانە زیاتر چۆن باسی گرفتەکانیانەکەن چی وە کات کە ئاوەت سەردانی بەڕێزت بکەن وڵی خاتون حەزەکەم لە پێشێشەکەی بەڕێستەوە شتێکی جوانە دوت فەرمووت هەندێکی بە چارەسەر نەکراوی ئەمێنێتەوە طبعاً ئێمە لە کۆمەڵاسی زانایەکمان هەیە لە ساڵی 1982 بردۆزێکی دانا ناوی بردۆزی پەنجەرەی شکاو ئەم بردۆزە ئەڵێت ئەگەر شتێک شکا ئەبێ خێرا چاچیکەیتەوە ئەگەر بڵی خۆی چاگەبێت گەورەترین کێشەیە کێشەی ئێمەی کورد زۆربەی ئەوەیە زۆربەی ئەو جاری کە کێشەکانمان دروستە بێت ئەڵێ چکە هەر کاتێک کێشەیەک توش بوو چارەسەری نەکرد ئەو کاتە پەنجەرەکە ئەبێ بە دەرگا یعنی لە دەرگاکەوە ێتە ژوور و تاو بەتاکید ئەوەی کە ئێمە زیاتر ئەو شتانەی کە ئەبێت ئەتەقێتەوە فەرمووت کێشە ئاساییە طبعاً مەسەلەی کێشە زۆر ئاساییە بەس ئەوەی کە لای ئێمە هەیە بەڕاستی یعنی لە هەموو پێوەرە کۆمەڵناسی و قیەمە کۆمەڵایەتەکان و نەریتەکانی بەزاند ئەوەی کە زیاتر ئێمە ڕوبەڕووی بینەوە ئەو حاڵەتانن کە ئێستا لە جیهانی تەکنەلۆژیایە بڵین ڕۆژانە ئیبینین بەداخەوە ڕێژەیەکی زۆر زۆر لە ئەنجامی نەبوونی هۆشیاری خێزانی کۆمەڵایەتیەوە بڵین سەری هەڵاوە زیاتر بابەتەکان کە ڕوبەڕوومانە بێتەوە ئەو شتانن ئینفیجاراتی عایلەوی مەسەلەن بۆ نمونە بەریەکەوتنەکان ئەم من دایمەن ئەڵێم ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئیش لەسەر تەبیعەت ناکەین تەبیعەت جاری وایە من قەنەعەتم بۆ دروست بووە چونکە بۆ بنەمای کەسێتی من کە دروست بوو ناگۆڕێت بەڵام هەندێک سلوکی کۆمەڵایەتی هەیە سلوکی کۆمەڵایەتی کە ئەمە کاتۆ ئیشی لەسەرەکەی هەندێک گونجان هەیە دە گونجان ئەبێ ئێمە جیاوازیەکان کەم کەینەوە بۆ گونجان ئێستا بۆ نمونە بە پێی ئەزمموی خۆ چی لە کەسەکانە ناگۆڕێ چیتیان ناگۆڕێ وەڵڵاهی ئەوەی کە لە بناغەوەدام حتا تەنانەت مەسەلەن لە هەرزەکاری من زۆر زاری ژەڵێم هەتا قۆناغی هەرزەکاری قۆناغی گەورەی ئێمە ئەمە ئیتر درێنەیە درێنی سەردەمی مناڵیە ئەوەی لە مناڵی کە تۆ ئەو ژینگە خێزانی کە تۆ تایت خاتونی ئەزیز دایکت چۆن تەعاملی کردووە لەگەڵ باوکتا ئێمە باوکمان چۆن تەعاملی کردووە لەگەڵ باوکمانە لە ساڵ 99.9 هەمان ڕەفتاری باوکمان وەرگرتووە ناگۆڕێت زۆر جار کتێبە خوێنینەوە مان ڕۆشنبیرین ئەچینە سەر شاشەی تەلەڤیزیۆن قساکەین ڕۆشنبیرین لە ناو جیهانی تەکنەلۆژیا مەسەلەن هیچ شتێک بە قسەکردن بەڵام کە هێتە بواری عەمەلی سەیرەکەی هەمان فکری نەنکمان لە ئێمە باشترە هی نەنکی خۆمان زۆر داچکا و سنوورێکی هێشتوێتەوە بەڵام ئەمەی ئێستا کە ئێمە لە مناڵی وەرمان گرتەوە بۆ نمونە بابەتی ئەوەی کە زۆر لە خاتونەکان گلەیەکەن ئەڵێن هاوسەرەکانمان تۆڕەیە ئەمە گۆڕانکاری تیا نابێت بەس تۆ ئەتوانی گۆڕانکاری لەوەیە بکەی مەسەلەن بۆ نمونە ئەو بابەتانی کە مکتەسەبن کە وەرگیراون بەس ئەو ناخەی کە تیادا چێنداوە لە مناڵی ئیتر ئەوەی کە پێڵێن بنەما کەسێتیەکان ئەمە مستحیل لە گۆڕانکاری تیابێت بابەتی هەندێک جار عینادیە کە ئێستا زۆرجا لە ناو خێزانەکانە بە پلەی یەکەم هەیە هەندێک جار بابەتی تووڕەییە بە پلەی یەکەم کە لە خێزانەکانە هەیە هەندێک جار ئەو بابەتانی کە هەیە مەسەلەن پەیوەندی بە شێوازی ڕەزیلی و بەخیلی و ئەمانە کورەی هێز نییە پیاوێک کە ڕەزیل بوو وای لێکا هەموو سەرود و سامان بێت وای لێکا کە 100,000 بە ژنەکەی ئەگەر پارێکی زاوەدە ڕەزیلی و دڵپیسی ئەم کێشەیە هەر لە ئێستاش زۆرترین کەیسەکانن ئەمانە تەبیعەتن ئەمانە ئەبێت تۆ گونجان دروستکەی لە بینانە کێشەیەک نییە لەمانەیە ینی بۆ چکە من پێم وتومەکە کە تۆ لەم هاوسەرە جیابیتەوە سبەینێ شۆکەی بە پیاوێکی تر بە قورعان پیاوەکەی تر لەوانەیە تەبیعەتی لەم خراتر بێ هەرواشە یعنی من چەندینم بینیوە دوای وتێتی وڵی مامۆستا ئازاد ڕاستەکەی زەواجی دووەمی فاشلتر بۆ لە یەکەمی چکە یەکەم تۆ لەگەڵ تەبیعەتەکە بەس ئەوەی کە کێشە بێ خاتون بۆ ئێمە زیاتر بابەتی ئالوودەبوونە ئالوودەبوون نهاتنەوە بۆ ماڵەوە ئالوودەبوون بە مەشروب یعنی ئەوانە زۆر قسەیشی لەسەر ناکرێت بۆ زانیاریت من زۆر جار قسەم گلێم لەسەر هین هەیە گلێم لە مامۆستا بەڕێز ئاینەکانی شەیە زۆر جار پێم وتم باشەوە باسی ئەو هەموو شتاکەن باسی بابەتی ئالوودەبوون ناکەن کە پێ بە ناوی ئازادی شخصیەوە زۆر جار ئەم خێزانە تۆ کە خێزان دروستەکە ئەو ئافرەتە خێزان دروستەکە لە پێناوی خۆشەویستی ماڵایە
لەبەرەوەی ماڵەکە تیا بحەسێتەوە لەبەرەوەی ئارامی تیا دروست کات کاتێک ئەم گەنجا چێت دەداوای ئەم ژناڵی کاکە من وڵی بەس لە مناسبەیە خۆمەوە باشە کاکە ئەوە ڕازیمان کرد من ئەڵێم وڵی ئەم قسەیە کە ئەیکا بۆ هەڵخەڵەتانی توێ تا ئەو هێنیا جاری وایە ئەو خۆمێ لێم ببوورە هەڵبەت خاتون مەبەست میشتێنە بەس دوایی ئەبێ بە قەڕابە دوایی نایەتەوە شەو دوایی سعات دوو شەوێتەوە گەورەترین کێشەی ئێمە لەگەڵ زۆربەی خێزانەکانە نەهاتنەوەی شەوانەی پیاوانە بۆ ماڵەکانیان بەجددی یعنی ئەم کێشەی مادی هۆشبەر تو ئێوازانن لە سجنەکانی کوردستانە 1200 سجن هەیە لە کۆی 5000 مادی هۆشبەری هەیە باشە خۆ لە کۆمەڵناسی ئەڵێگەر 1000 کەسە بێ 50000 کەسی تریژەیە باشە کەواتە تۆ بێت ئیسیفام بخەیتە سەر 50000 خێزانی تریش ئەبێ ئاگاد لی بێت ئەمە تەشەنە نەسەنێت ئەبێ قسەی لەسەر بکەیت ئالوودەبوون هەر مادی هۆشبەر نییە ئالوودەبوونی ئێمە ئێستا بە مۆبایلەوە ئالوودەبوونمان بەوەی کە گرنگی نادەین بە خێزانەکان ئالوودەبوونمان بەوەی کە ناتوانین یعنی شێوازێک بدۆزینەوە کە بۆ خۆمان بژین کێشەی تری هەیە مەسەلەن ئەم کێشە بەسیتانی کە هەیە لە بینی بووک و خەسوو ئەم شتانە چارەسەر بن کاکەجان ئەوە تۆ لە قاتی سەرەوەی توانیە ئەچیتە شوێنێکی تر ئەچیت ئەوە بە تێپەڕبوونی کات چارەسەرە بێت بەس ئەوەی کە زیاتر ئێمە بڵین کێشەمان لەگەڵی هەیە بابەتی ئەم ناپاچی هاوسەریە چونکە ژن بەڕاستی بەداخەوە بەوە زۆر پەستە بێت یعنی قبوڵی ناکات لە ژنانە پێم بڵێن مامۆسای ژنان زۆر بەدەگمەن پەنا بەنە بەر ناپاچی هاوسەری پیان وتم مامۆسا بۆ وتم لەبەر سێ هۆکار لەبەرەوەی ژن حتى ئەو کە پەنا ئەباتە بەرخیانەتی هاوسەری لەبەر تێربوونی جنسی نییە لەبەرەوەی هەستی خۆشەویستی نادرێتێ لەبەرەوەی سەرنجدانی نییە لەبەرەوەی گرنگی پێ نادرێت حتى ئەو ژنەی جاری وایە ئێمە لەوانەیە لە سادومان هەبێ لە سایەکمان هەبێ ئەوش لە ڕقی مێردەکەی مەسەلەن پەنای بۆ بردووە هیچ ژنێک لە کوردستانە لەبەر تێربوونی جنسی پەنا ناباتە بەر ناپاچی هاوسەری بەڵام بە پێچەوانەوە لە سەدی پیاوان لە کوردستان لەبەر تێربوونی جنسی پەنا ئەباتە بەر ناپاچی هاوسەری ڕێژێ زۆر لە 100 ئەو کێشانە ئەو خیانەتان ئەی تەبان لە 100 بڵێ لە 100 ئەوانی کە خیانەتەکەن لەبەر تێربوونی جنسی پەنا ئەبەنە بەر ناپاچی هاوسەری هۆکارەکەش چییە هۆکارەکە ئەوەیە کە ئەو تێڕوانینی ئەو هەیەی مەسەلەن گەنجی ئێمە خەڵکی ئێمە لەناو عقلیەت یا وا بڵاوە کە ئافرەت تەنیا بۆ تێربوونی غەریزە دروست بووە خاتون نەبیری نەچێها وایە زۆر کەس وا بیرەکاتەوە وا حتا من لە زۆر کەسم بینیوە بیرکردنەوەی توتی کاکە ژن بریتێ لە متعە لەو کاتیا ژن بریتی نیە لە ئینسان بریتێ لە هەست و نەست بریتێ لە زمانی خۆشەویستی بریتێ لە کائینێک کە ئەبێت تۆ تعاملی لەگەڵا بکەی وەکو ئینسانێک بەس نەکو وەکو ئەوەی کە تۆ تەنیا یعنی حتا تەنانەت یعنی مەسەلەن بەم شێوازەی کە لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە پیاوان کۆمەڵی گلەی یەکەن لە خاتونەکان یعنی دایما من پیان دەڵێم کاکە ئەم گلیانەی تو ئەگەر تۆش خۆت خەیتە شوێنی ئەو ئافرەتەی لە خێزانی کوردیا بیت هەمان ئەو گلیانە بێت چکە ئێمە لە کۆمەڵگەی کوردیان کۆمەڵگەیەکی توندودیژە دەرحەق بەوانە ئەو حاڵەتانەمان ئێمە لە کوردستانە هەیە لە هەمبەر ئەو کێشانەی کە ئێمە ڕوبەڕێنە بەدۆ بەداخەوە ئەوانە زۆربەیشی بەجیابوونەوە کۆتاییانێت بۆ بەس پیاوەکانیان تەواوی ڕوود لە کێشەکان ئەڵی کێشەکان هەموو ڕووەکات لە پیاوەکان ئەنی ئافرەتەکان کێشەیکان نییە ئافرەتەکان زمانی خۆشەویستیان هەیە کاگڕۆن ئەو پرسیارت جوانە زمانی خۆشەویستی دۆزە و کێشەی نییە من هەموو جارێک گەڵ دەمەڵێن مامۆستا تۆ زۆر لەسەر ئافرەتەکەی تۆ مونەرمیشیت مونەرم نین باوەڕکەن زمانی خۆشەویستی بدۆزەرەوە کێشەی نییە یعنی کام ئافرەتە عینادە کام ئافرەتە چووەتە کەشکەلانی فەلەک و نایەتە خوارەوە بە یەک دەستەواژە یەتەوە تایم سێمان پەیوەندی نێوان هاوسەرەکان چاکە بێت باشە بەس بەکاری ناینین کاگڕۆن ئێمە فێر نەکراوین ڕانی هێنراوین لەلایەن باوکو دایکمانەوە لەلایەن کۆمەڵگەوە لەلایەن خۆمانەوە من هەموو جارە لەم کاکە تۆ لەگەڵ هاوسەرەکەی خۆتا باش بەبا هەموو دنیا دوژمنێ بێ بە دراوسێت شێڵێت مەسەلەن کەس و کار شێڵێت تۆ لەگەڵ هاوسەرەکەی خۆت سەیریکە هەموو جارە پێڵێم یەک دەستەواژەکان 100 دەستەواژە من نووسیوە هەموو ڕۆژە لە پەیجەکەی دانێ بڵاوەکەمەوە باشە کۆمەڵی دەستەواژە مەسەلەن زمانی خۆشەویستی ئەوەی کە گاری چاپمان باسیەکات زۆر جار باسمان کردو حەز ناکەم بچمەوە سەری مەسەلەن بۆ نمونە ئافرێت ئەوەی کە بەتایبەتی ئەوانەی کە زمانی خۆشەویستەکانیان بەسەربردنی کاتە ئەوانەی کە زمانی خۆشەویستەکانیان بریتێ لەوەی کە ئیشیان بۆ بکەیت ئەوانەی بۆ زانیاری زۆر جار من بە زۆر کەسم وتووە کاکە هەندێک دەستەواژە بەس بۆ نمونە ئێمە ئەچین لە هەمبەر ئافرەتی بێگانەیە هەموو دەستەواژەیەک بەکارێنین باشە حتا تەنانەت پیاو هەیە پیاوی خۆمان مەسەلەن لە خێزانی کوردیا تۆقە لەگەڵ هاوسەرەکەی خۆی ناکە بەڵام لە دەروی موسسەکەی خۆی ئافرەتێکی ببینێت چوار دەسی بۆ ڕاکێشێ دەگەر هەیبێت بەسی بەجددی معنی
ئەی باشە هاوسەرەکەی خۆی لێرە بۆ تەوقی لەگەڵا ناکەی بۆی ئامە نەقڵ بێ بۆ مناڵەکانیش باشە ئەی بۆ بە هاوسەرەکەی خۆت ناڵی گیانەکەم بە قوربانە بم حتا ئەمانە گەر لە ڤیدۆ بڵاو بێتەوە ئێمە گاڵتەی پێەکەین لە پەیجەکانی سۆشیال میدیای ئەڵێن سەیدی ئەو پیاوە چەند مەسەلەن بۆ نمونە سەلیم بووە ئەها بە کوردەواری خۆمان ئەی بۆچی ئێمە شەڕەنگێزیەکانی بڵاوەکەینەوە لەناو سۆشیال میدیایە بۆچی ئەو هەستە خۆشەویستانە بڵاو ناکەین ئەمە من باسی خاتونەکانەکەم چون تەبعانیتم من کە لەگەڵ هاوڕەکانی خۆم دانیشم ئەوانش قسەی خۆیان نەکەن لەوانەیە ئێستا ڕەوەندیش ئەزمموی خۆی هەبێ خاتونەکان زۆر جارم گلەیەیان هەیە ئەڵێ بۆ نمونە هاوسەرەکەم نامبینێ ڕەنگی قژم ئەگۆڕم جلوبەرگم ئەگۆڕم دەم و چاوم ئەگۆڕم نایبینێ هەتاکو خۆم لێ نەپرسم زۆر جارەڵە چیت کردووە بەڵام بۆ نمونە لە شوێنی کارەکەیە هاوکارێکی خاتونیان گۆڕانکارێکی کردو دێتەوە ڕێکڵێ بەخوا ئەمڕۆ فڵان کەس ئەوەی کردبوو یا مەسەن فڵان جلی کردبوو لێنە ئەم گلەیانێ ئەڵێ بۆ من نابینێت جوانە وڵای خاتون جوانە خۆی کە چیتەوە ماڵەوە یعنی ژنان زۆر عجیب سبحان الله هەستیان بەقوتە کاکە ڕەوەند یعنی سیرکە ئەڵێ لە ماڵەکەت چی گۆڕاوە تۆ ئاواکەی هیچ نەگۆڕاوە چکە مهتەم نیت بە بابەتەکان چکە ژن زۆر یعنی بە حقیقت کە تۆ مەسەلەن ئەو گۆڕانە ئەبینێت پێڵێ وڵی ماشەڵڵا جوانی ئەزانی ئەو ڕۆژە زۆر بە سەرنجان و جوانی بنە بەڕێوە بەجددیمە ئێستا من کە لە ماڵ ئێمە دەرەوە یعنی حتا بۆ نمونە گەر شەڕواڵ و چۆغەم لە بەرابێت پشتێنەکەم شێواوە بێت چۆغەکانی مەسەلەن بۆ نمونە ئاوالینەکەی بەلاوە بێت بۆین باخەکەم بەم لایەکەوت بێت معنەوەی کێشێک لە ماڵی منە هەیە باشە معنەوەی کێشەیەک هەیە چکە تۆ کە لە ماڵەوەی مەسەلەن بۆ نمونە کە بەخوا حەفیزی نایتە دەرەوە ئەمە کێشەیەکە معنەوەیە کە تۆش ئەڕۆیتەوە بە ماڵەوە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەڕۆینەوە بۆ ماڵەوە حتا مەسەلەن شێوازی پێشوازی ئێمە من کاگە ڕەوەن ئەم گلەیشم هەبووە لە خاتونان کردومە و باشکرا دەریشم بڕیوە گلەیشان لێ کردو وتیانە مامۆستاجان وتومە کاکەجان کە ئێمە ژەڕۆینەوە بۆ ماڵەوە باشە ئێوەش مناڵ منێرە دەرگاتان لێکەنەوە ئێدە بە ئافرەتەکە خۆی بێتە دەرەوە وەنیە پیاوەکە جان بەخێر بێتەوە وازعەت چوەنی مەسەلەن بۆ نمونە یەکسەر هەڵمە قوتەرە سەری لەوانەیە پێویستی بە هەندێک ئیسرا دانیشتن هەبێت یەکسەر پارەی کارەبای مۆلیدەکەم هێنە بۆی بەرە باشە یعنی ئەوەشم وتووە کاکە ڕەوەن یعنی وە نەبێ مەسەلەن بەس ئەمانە حەلە بن ئەمە ڕەنگە بەپی ئەوەی کە ئێمە ئەزمموی ڕۆشنبیریمان کاکە من لە چۆ فێریوانە بم کە باوکو دایکمان فێرمان نەکەن لە چۆ فێر بم کە لە هەموو کوردستانە دوو سنتەری ڕاوێژکاری خێزانی هەیە ئەسڵان ئێمە بەعیب بێزانین ڕاوێژ بە خەڵک بکەین کێشەی ئێمە ئەوەیە یعنی من نازانم ئێستا ئەو بەڕێزە لەو دی و قسەمانە کرد ئەو میوانی پێشوتانی باسی ئەو وڵاتانی تر یعنی لە هەموو شارێک و گەڕێکێک و شوێنێکە کەسێک هەیە مەسەلەن ڕاوێژکارێکی خێزانی هەیە بەس لای ئێمە ئەو کەسانی کە مەسەلەن بۆ نمونە کێشەکەت کە ئەچێتە دەرەوە و دزە ئەکات یەکەم جار یعنی گەورەترین قورسایی لەسەر نەفسێتی تۆ دروستەکات ئێمە ئەوەیە ڕانە هاتوین ڕاوێژ بکەین ئەمە کێشەکانی ئەمە فترێک هەیە فترەی دەستگیرە ناری لەم قۆناغەیە بۆ ئەدەنراوە کەسەکان زیاتر یەک بناسن تێکەڵ یەک بن تا ئەگەر کێشەیەک هەبێ لەوێ یا چارەسەر بکرێ یا کۆتایی بە پەیوەندێکە بێت بۆ گرنگی بوو قۆناغە ناین ئێمە لەو قۆناغەیە ئێمە ئەو هەستی کۆمەڵایەتیە یان ئەو هەستانەی بەرامبەرمان ناخوێنینەوە یان هۆکارەکە چییە؟ کاکە ڕەوەند من ئەمە بابەتێکی سەربەخۆیە خۆزگەنی ڕۆژێک مەجالە بوو ئەزانی ئەم بابەتی دەستگیرانی و بابەتی چوونە پێشەوەی ژن و مەسەلەن بۆ نمونە هەر من کاچم یەکەم جار کە کچەکەی لە تۆ پرسێت ئەڵێ ئەوە بێزەحمەت کاک فڵان کەس لەم کۆڵانەیە ئێوە ژن بێنێت چۆنە تۆ لەگەڵ دوکانی گەڕێگەکە شت کڕی ئەڵێ وەڵڵا پیاوە لە کوری زەویانە تێک هەر بڕۆی لە ئافرەتێ پرسی ئافرەتەکە لەوانەیە منافسی تۆیە تێگەیت پەیوەندەکان تێکچوون کاگەڕەوەن سەحرخان ئێستا وای لێ هاتووە پەیوەندی کۆمەڵایەتی نێوان دراوسەکانیش تێکچوون یعنی سیرکە ئەمە پەیوەندیە وای لێ هاتووە تۆ ئێستا کاسە دراوسێ جاران من بەبیرمێت ماڵەکەی دراوسێمان ترخێنێکە بۆیان هێناین تشیاتێکە بۆیە بیت زەیتونێکە بۆیە بیت خواردنەکە ئێوارێ بۆیە بیت ئێستا نایخوات ئەڵێم بۆ نایخۆیت ئەو ڕۆژە تەلەفۆنێکم بۆ هاتووە کێشەی دروست بووە لەبەرەوەی خواردنەکەی نەخواردووە ئەڵێ وڵای کاکە نەکو سیحری لەکرابێ کوڕوتم ئەوە لە چێوە ئەم شتانە وەرەگرن پەیوەندیەکان تێگەیەن ئێستا بەخیلەکە ئەمەڭە هەیە ئەگەر ماڵەکە کچێکیشان هەبێ بچێت لە دراوسەیە پرسیارکە بڵێ ئەم کچە من لە مەشەدی کەشخۆڵاشتیشی خۆشی لەو بارێن بینی یعنی تۆ چی پرسیارەکەی مەسەلەن لە دراوسەکەی ئەو پێی ناخۆشە ئەو شوو بکات پێی ناخۆشە ئەو کوڕێکی قۆزی جوانی ڕاگەیانکار مەسەلەن بۆ نمونە ناودار بێتە داوای باشە لەبەرەوە ڕاستیەکان لە مەسەلەی دەستگیرانەریدا لای ئێمە سفرە من پێم وایە هەر خۆم کە چوومەتە داوای هاوسەرەکەی خۆم ڕەنگە چوون لە پیاوێکیان پرسیوە ئەسڵان من پیاوەکەم هەنە ناسیوە وتوانە وڵی پیاوە لە کوری زەوێنێ وتم وڵی وان نییە خۆ تەبعاً وانە تەوە بێ پێکەوە بیت ئەبێت تەبیعەتی یەکتری بناسیت ئەبێت شارەزایی یەکتری بیت شارەزایی ئادەمین بەس زۆر جار بە هەڵا ئەمە بۆ من تەفسیرەکەن حتا ئێستا من بوو جۆگرانی کاگڕەوەند لە باخی دایک زۆر کوڕکسە بینم کە دەستگیراندارن حەقی خۆیانە مافی شەرعی و یاسایی تەسەوورکەن
ماڵی بووکەکە کوڕێکیان کوڕێکی بچوکی ماڵەکان یا کچێکی بچوکی ماڵەکان لەگەڵە نردووە ئەزانی بەدزیەوە لە بنی دارێکە ئاوا سەیرێک ئاڵێن نەکوخواانە خواستە شتێکی لێ بکە کوڕێکاکە بۆ خاتری خوا ینی نایڵن تێبگەن لێکتری ئەوانیش لە قۆناغی دەستگیراناریە یعنی شتێک باسەکەن کە استراتیژ نییە یعنی شتی استراتیژ نییە ئەوان لەبەرەوەی حتا من ئەڵێم تقریبا ڕۆژی کاڵ نەبووتەوە ئێستا لە هەموو شتێکیان کۆتایی پێهێناوە ئەی بەتەکیت هیچ قسەیەک نییە ئێستا ینی من ئێستا گەشتومە دەقەنەعەت چوار دەی ڕۆژی خۆشەویستیە قەنەعەتم وایە ئەو کەسانی کە بە خۆشەویستی زەواجەکەن زۆرترین ڕێژەی کێشەی خێزانیە لای ئێمە چونکە دایمەن دڵپیسن دایمەن مەسەلەن بۆ نمونە کوڕەکە یان کچەکە کە بوو بە دەستگیرانەر بەداخەوە جاری وهەیە ئیتر وا هەستەکە ئەمە وەکو ژن تەعاملی لەگەڵاکات داوای ڕسمی لێکا یەکسەر وەڵای ڕسمەکە جوانە مەسەلەن هەندێک چاتی لا ئەبێت دوایی ئەم کێشەی پەشێمانە بنەوە ئەم کوڕ و کچە کە پەشێمان نابنەوە بڵین زەواجێکی ترەکە ئەم کوڕە ئەم کەیسە بەکارێنێ بۆی لە داهاتوە تووشی کێشەیکە چەندین کەیسیاوەم لایە یعنی وریادلەوانەیە لەوەی چواردەی دووە ئەگەر بە گوڵ کڕین بێت و بە ڕێژەی گوڵ فرۆشتن بێ ئەکرێ بڵین کێشە لە با بڵین بۆ نمونە شاری سلێمانیانە ئەوەنە گوڵ ئەفرۆشتێ ئەزانی خۆی شتەکان لای ئێمە ڕووکەشە یعنی خاتون شتەکان لای ئێمە ڕووکەشە تەسەورکە پێنج ئافرەت کۆبنەوە ئەمە هەر ڕووداوی ڕاستەقینەیە کۆبنەوە لەسەر مێزێ دائنیشن تەلەفۆنی بۆیە ئافرەتێکان ئەوەی تر لێوە چێ بۆ لێوە لەم نەردەکەمە مەسەلەن بۆ نمونە وعدیەوەی پێوەم ئەمە سیناریۆیە بۆی ئافرەتەکانی تر بتەقێنێت تەسەورکە ڕووی خۆشەویستی بریتە نییە لە گۆڵ بریتە لە خۆش بریتە لە هەست ئەزانی ئەگەر ژن لە ماڵەوە زۆر جار لە مامەسا فێرمان مەکە لە ماڵەوە بڵین خۆشمانەوێت بە هاوسەرەکانمان چونکە بە قورئان نەزانێت درۆکەین پێی بڵین خۆشمانەوێت سوبحان الله ئافرەت هەستی زۆر بەقوەتی هەیە ئەگەر بە درۆ پێی بڵی خۆشمەوێت ئەڵێ بە قورئان ئەمە ئیشێکی پێمە ئەزانی بەس بەجددی ینی ئەڵێ ئەمە ئیشێکی پێمە دیارە تۆش یەکسەرڵی ئەو یەکسەر شتەکەی پێڵێ ینی بەجددی ئافرەت هەستی ئینسانە ناسێت یعنی من پێڵم حاسەی شەشەم هەستی شەشەم بەخوازانێ لە چۆ بووی پێشەوەی پرسیاری لێکە ئەو وەڵامەکە ێزانێت یعنی پێچ و پەنای ناوێ یەکسەر بێ بڵێ لەوێ بوو ئەوە باشترە ئافرەت زۆر ڕقی لە درۆیە من نەڵێم ئێمەش هەڵبەت نمونەی جوانمانەیە بەس ئەو هەوسەنگە ڕاگرین با نەڵێن ئافرەتەکان خوا وای دروست کردووە وای تەعالا وای دروست کردووە ئافرەت کە خێزان دروست دەکات بە مەبەستی پاراستنی ماڵ و ئارامی و دڵنیایی سەکینە هەتا لە قورئانی پیرۆز هاتووە خێزان دروستەکە بەس ئێمە کە دروستەکەین هەر یەکەم شت کە لەگەڵ یا دروستەکەین یەکسەرڵێت هەر بە سوعبەتیشەوە بەخواشنێکی کایانم ئاخر دامای قوڕ بەسەر تۆ بەجددیمانی ئەمە گەورەترین کێشە بۆ دروستەکات ئەنجا ئەمە کێشانی تر کە هەیە وەکو مەسەلەی زوو ئەم بابەتە تایبەتیانی کە ئەمە شتی بەسیتن ئەوەی کە لە قۆناغی پرۆسەی دەستگیراناریدا هەیە لای ئێمە هیچ شتێک هیچ فۆرمێکی ڕاستەقینە و حەقیقی نییە کە ئێمە بڵین وڵایی ئەمە خێزانێ هەڵبەت ڕەنگە کەمێک هەبێت من کام قساکەم ئەوە وەڵامی بەڕێزت تعمیم نییە بەڵام ئەوەی کە منی بینم وایە ڕەنگە مەسەلەن ڕێژەی لە سا پێنج هەبێت بڵین دەستگیراندار باشتر بن بەڵام زۆربەی ئەوانەی کە بە خۆشەویستی پرۆسەی زەواز خۆشەویستی مهمە بۆ ئەوەی کە هاوسەرگیری بێڵێتەوە بەڵام بنەماکە چاوەکان داخات یەکتر ئافرین ئەوە وەڵامەکە بوو بنەمای پرۆسەی سەرکەوتنی هاوسەرگیری نییە بەخوامە قسەی من نییە نەڵێن مامۆستا ئازاد ڕقی لە خۆشەویستیە وەڵا خۆشەویستی خۆشە جاری وایە ینی بەجددی ماگەر تۆ چێ خوایات ئەگەر من دوێنێ یەک پۆستم کرد ژن چەند پێویستی بەوەیە نازی بێتێ جاری وهەیە پیاوی وهەیە دەجارەوە سەد ئەوەی ئەو پێویستی بەوەیە نازی بێتێ لەوانەیە لە مناڵەیە لە باوکو دایک بێبەش بوو بێت من زۆر کوڕم بینیوە لە باوکو دایک بە هاوسەرەکەم و تومات چۆن حەزەکەی هەستێ باتێ نەستێ باتێ بە تۆش ئاوە هەست و نەست و ناز و خۆشەویستی بە بۆ پیاوە ئێمەش پێویستمانە خۆی ئەڵێ هەندێک خێزانانی ئەو هاوسەرانی کە کێشیان هەیە لە سەرەتای ئەڵێ ئەگەر مناڵێکیان بێ خۆیان چاکە بن مناڵ چاکە و کێشان چاکە مناڵەکە تێکیە ئەسڵان من پێ دەڵم تەبیعەت ناگۆڕێت ئەمە قسەی احترام ڕێزم هەیە ئەوە سەر گەورەکانی ئێمەن ئەوانەی کە لە کۆمەڵگەی کوردیا هەبووە جاران هەبووە کاکە جاران بنمونە کە ئەڵێ مناڵێکە بێت باشە بێ ئەسڵان خۆ ئەو ژنەکەی بۆی هێناوە بۆی لە ئەوڵ کابراایکی سەر ڕۆبووە کابراایك بۆ لە کۆڵانە کێشەی هەبووە گەنجێکی لەگەڵ باوکیا یاخی بووە گەنجێک بۆ ویستوێتی ڕاکاتە دەرەوە باوکی ژنەکەی هێناوە لە بەروی چاک بێت بە ژنەکەشی پێوە خراپە بێت ئەسڵن ژنەکەشی پێوە شێت دەکات هەر عیلەکە تێگا پێکەوە من قەناعەتم وایە یعنی هەتا ئەمە وەکو تالاسیمای پێڵێن هەیەک مناڵە بوو یعنی دووەم و سێم و چوارەمیشی هەر وایە
بەجددی ترەمە خۆ کرۆمۆسۆمە مەسلەی پەروەردەی خێزانیش هەروایە یعنی ئەو شتە گۆڕانکاری نییە کابرا من قەنەعەتم وایە زۆر جار هەندێک کەس هەیە مەسەلەن بۆ پاکبوونەوە زۆر جار ئەتوانی هەندێک لە حەزات هەیە گۆڕینی ژینگە ڕەنگە تەسیری هەبێت مەسەلەن ئافرەت هەیە پیا و بەڕاستیەکە بە پیا ئەوەش هەیە یعنی بەڵام ئەویش ئافرەتەکە عقلی و سەلیقەی ئافرەتەکە هەبووە من مەسەلەن پیاوم بینیوە یعنی شێتۆکە بووە بەڵام دوایی کە شووی کردو دوای 10 ساڵ بینیومە بۆ بە پیاوێکی ناودار ئەبێ ئێمە هەموماندان بۆیە بنین کە ئافرەتەکان ئێمە بەرزەکەنەوە بەخوای هەچکی کێشەمان هەبێ من ناتوانم دوو کەلیمە قسە بکەم یعنی گەر تۆش بەجددی هەمومان یعنی ئەو خێزانە کە تۆ هەت بوو هەردوو لاتان ئەگەر کێشەی خێزانی هەبوو من دایمە نەڵێم ئەگەر ئێمە کێشەمان هەبوو خات و سەحەر ئەگەر ئافرەت کێشەی خێزانی هەبێت ڕەنگانەوەکەی لە کوایە ئەزانی لە شوێنی ئیشەکایەتی لە شوێنی ئیش مەزاج تاوانی و ڕۆژە تێگەیت مەسەلەن مەزاج تاوانی وەزە تاوانی ئەگەر بەس ئەگەر پیا و کێشەی لە چیا هەبوو ئەگەر پیا و کێشەی لە پیشەکەی هەبوو لێرە سەرکەوتو نەبووی لە ئیشەکەدا چی لە ماڵەوە شەڕەفرۆشی بەش نەکات من دایمەنەوە ئەگەداریایەم بە ژنان و پیاوان یعنی بەجددی ئەم کێشانەی کە هەیە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە بینین لە کۆمەڵگەی کوردیا مەسەلەن بۆ نمونە جنێوێکی زۆر هەیە لە ناو خێزانەکانە بەداخەوە ئێمە ڕاهێنانمان پێویستە ئیتر لەلایەن ئەم بەرنامەی بەڕێستانەوەی کە دایمەن ژمارەیەک توێژەری کۆمەڵایەتی ژمارەیەک ڕاوێژکاری خێزانی ژمارەیەک کەسی دەرووناس بانگەکەن ئیتر خۆی ئێوێ ئیتر لە قۆناقی دەستگیرانداریەوەی تۆ باسیەکەی خۆ لە قۆناقی دەستگیرانەری هین هەیە مەسەلەن بۆ نمونە کۆمەڵەت دەرزەیە بەشداریەکەن بەڵام ئەوەی پێویستە نایلێنەوە ئەوەی پێویستە ئێمە ڕاناهێنرێت ئەمە کێشەکانە لە ناو خێزانی کوردیە باش جا ئێستا ئەو کەسانی سەردانی بەڕێزت ئەکەن چیان پێڵی بۆی کە ئەو دۆخی کە هەیە باشتری بکەن وڵی من بە پلەی یەکەم فێری زمانەکانی خۆشەویستی یارە و منهەجە بەکارێنم کە گەری چاپمان باسیەکات ئەو ڕاهێنانە حقیقت دوایش بە دوواداچوونیان بۆکەم بەشداری سیمینارەکانیان پێ ئەەکەم مەڵین بەردەوام مانگانە بەس دوای ئەبینە هاوڕێ هەتا بینە دۆستیش ینی ئەمەیان پێ خۆشاوانیش بە حقیقت زۆر جاریش مامۆستازت بەڕاستی کەسێکی سێیەمی بێلایەن قسە بکە بۆ ژنومێش زۆر زۆر بەدڵنیایەوە کەسی سێمی بێلایەن بەڵام ئەمانەت پارێز نهێنی پارێز مەسەلەن نەچێت لە بڵاوی کاتەوە کەسێک تەلەفۆنی بۆ کردم فلان کەس وایوت ئەمە زۆر خەتەرە بەڵام تۆ بە شێوەیەکی عام قسەکەی کەس نان کەسی سێم زۆر مهمە چونکە هەندێک جار هەیە ئێمە هەر لە چارەسەری کێشەکانە بەس جوێی لێگرین ئەزانین تۆ بەس گوێ لێ بگرە لە علم نەفس ساڵێت تۆ کێشەیەک هەیە ئەم کێشە بەس ئەو کەس نییە هانای بۆ بەرێت مەسەلەن خوشکی گەورەیە پورە جاری وایە کێشەکان زاکاتە دەرەوە کەسی سێم زۆر مهمە لە کۆمەڵگە بەس نەبووە کولتورێک ئەگەر بۆ کولتورێک ئەوەیە ئەوەی کە ئێمە ڕاهێنا قسان لەگەڵاکەین مەسەلەن 3 جلسە 4 جلسە بەڵام خۆشبەختانە ژمارەیەک خێزانی نمونەیمان لە کوردستانە هەیە هەر کەسێک کە پەیوەندیەکە بە ئێمە وایان تەلەفۆنێکەکە معنەی وایە ئەوێ خێزانەکەی بەقوەتی بمێنێتەوە معنەی وایە ئەوێ بیپارێزێت معنەی وایە ئەوێ وەک خۆی ئەو بناغی بتەوە ئەمە جێگەی خۆشحاڵیە تەبعەوەی کە جێگەی خۆشحاڵی نیە ئەوەیە کە بە بردۆزە پەنجەرەی شکاوەکەی بڵێ بۆ خۆی چاگە بێت نەخێر بۆ خۆی چاک نابێت مناڵێکیشی بێ بۆ خۆی چاک نابێت ئەوەیە بابەتەکە ئەکرێت دوو هاوسەر لە بێ کێشەیە هیچ کێشەیەکیان نەبێ و زۆر بەیەکەوە کۆک بن بەڵام پەیوەندیکەن بە تۆ کە زیاتر هانیان بیت خێزانەکان ئەوەی کە کێشەی نەبێ ئەو خۆی کێشەیە ئەوە معنەی وایە خێزانی ساڵی سیەکانە ژنەکە بۆی نییە قسەکات زۆر جار باسیەکەن مامۆستا جاران ژیان زۆر خۆش بوو مەسەلەن تەلاق نەبووە تەلاقی چی نەبووە بە شەق و بۆ کەس کوشتیانە ژنەکە هەت بەخوای گەورە تۆ کە کێشەت هەیە معنای زیندوی ئەو خێزانەیە زیندوی کۆمەڵگەی معنەی وایە ئافرەتەکە ڕای هەیە لەسەر پەردە معنەوە پەردە لەسەر ڕەنگی پەردە لەسەر قەنەفە معنەوە ئافرەتەکە ڕای هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی ئەزەی ئەوەی کە کێشەی نییە زۆر جار ئەوانن کە پەیوەندی کۆمەڵاتیان زۆر لاوازە ڕەپسی لەسەر گۆیژە خانوویەک دروستکەیت و بۆ خۆ ئەجا تۆ ناتوانانی وانە چکە چێژ لە پەیوەندی کۆمەڵایەتیایە چێژ لەوەیە کە من تۆ ببینمەها زۆر خۆشە بەیانیان کە ئیتە دەرەوەی کە گەبینیان لە خۆ ڕووی پێگەنێ مەسەلەن بۆ نمونە ڕوت خۆشە لەگەڵی ئەمانە چکە پەیوەندی کۆمەڵایەتی لەوڵ ئێستا تاوانشی کاسنە دەرەوە ئەو ژنگیان بۆ نەسازێنی کێشە بۆ دروستە بێت ئەوانی کە کێشیانێ بەست تۆ ئەتوانی بەهرەی کەسێک هەیە مەسەلەن بۆ نمونە هەیە ڕاوێژەکەن ئەمە لەسەر قسەکەی بەڕێزت بۆ گرنگیدان بە مناڵ ئەومان هەیە کاگڕەوەن گرنگیدان بە مناڵ و پەروەردەکردنی مناڵ ئەوە ڕێژەیەکی زۆرمان هەیە خۆشبەختانە یعنی توان بڵێم لە 500 لە یاوە پەیوەندیەکەن پەیوەندیان زۆر باشە بۆ پەروەردەکردنی مناڵ بە شێوازی تەندروست ئەوە هەیە زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت ئینشەڵڵا
هەموو ژن و مێردێک هەڵبات ئەو پەیوەندی لە نێوانیا هەیە گەرم و گوڕی بکات ئەوەنەش ئەم چاڕێنەکە ئەو دەست پێش خەریب بکە تۆ لە شوێنی خۆتەوە دەست پێش خەریب بکە تەبعەن ئەو کانگاوێ لە تۆ ببینێویش دڵی گەرمە بێ دێتە پێشەوە ڕەوەند وایە تۆ بە حکمەوەی ئەزمموی ژیانی هاوسەرگیریشت هەیە قسەکانی مامۆستا زۆر گرنگ بوو دەستە خۆش بە قوربانی و سەلامانی سپاس بۆ تۆ ئەو دەست پێشخەریە زۆر گرنگە وەڵێ تۆ چاوەڕێ ئەو نەکەیت تۆ دەست پێ بکە ئەوش لای خۆی دەست پێکات و شتێک لە خۆیان ئەگۆڕێت باش